بەڵە خۆشەویستان لە تەوەرەی سێهەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی بە تەندروستی و ژیانی ڕۆژانەمان هەیە. ئەو خۆراکانی کە ئامادە ئەکردن هەر لە سەرچاوی ئامادەکردنەکەیەوە لە کێڵگەکەوە هەتا ئەو کاتی پاکێچینی بۆ ئەکرێ و دەچێتە لای فرۆشیارەکان و کڕیار دەیکرێت و دێتە ماڵە و ئامادە ئەکرێت ئەم قۆناغانە هەر هەمووی ئەبێ بە تەندروست بەڕێبکردن. ئەگەر یەکێک لەم ئەڵقانە گرفتی تێکەوت بێگومان خۆراکەکە ناتەندروستە بێت، دوجار تووشی ئەو نەخۆشیە باوانەمانەکە کە بەداخەوە لە وڵاتانی جیهانی سێم و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی هەیە. لە دوێنێدا لیژنەکانی قایمقامەتی سلێمانی لە خوار و شاری سلێمانی لەو ئاوەڕۆیی شار کە دەرئەچێ کێڵگەیەکی پەتاتە زانیاریان پێگەیشتووە کە بەو ئاوی ئاوەڕۆ ئاوەدرێ. بۆیە لیژنەکان چوونەتە سەر کێڵگەکە و ئەو پەتاتانەی کە ڕنرابوون با بڵین ئامادە کرابوون بۆی کە بخرێتە بازاڕەوە نردوانە بۆ تاقیگە و باڵین شاوی خواردن نەبووە. ئێمە ئەمڕۆ لەسەر ئەو بابەتە و کۆی ئەو سەوزە و بەروبووم و میوانەی کە بە ئاوی ئاوەڕۆ ئاوەدرێن و با بڵین گرفتی تەندروستیان چیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئازاد نەبی نوێنەری تەندروستی لە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانیمان کردووە کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە قایمقامەتی سلێمانی و لەگەڵمانن. کاک دکتۆر سڵاوی خوات لەبێ. سڵاوی خوش لە جەنابت و لە بینەرەکانیش. بەڵێ کاک دکتۆر با لەوە دەست پێ بکەین، گرفت چییە کاتێک بەروبوومێکی کوشت و کاڵی جا سەوزە بێ میوە بێ خۆراکەکانی دیکە بێ هەر بابەتێکی تر بێ بە ئاوێکی پیس وەکو ئاوی ئاوەڕۆ یان ئاوە قورسەکان ئاو بدرێن، ینی چ زەرەرێکی هەیە بۆ تەندروستیمان وەک لەوەی بە ئاوێکی سازگار و کانی و بیر و چەم و ڕووبارەکان ئاو بدرێن؟ بەڵێ تەمان ڕێنمایی جوتیارەکان کراوە کە بە هیچ شێوەیەک ئاوی قورس بەکار نێنن و زراعەتەکانیشیان کێڵگەکانیان بە ئاوی پاک ئاو بدرێ، ئایا سەوزە بێ میوە بێ و هەر جۆرە خواردنێکی تر بێت. ئێمە وەک گەزانن دوێنێ لەسەر زانیاری ئاسایشی سنوورەکە جێی دەستخۆشی و سوپاسیانەکەین زانیاریمان هەبوو کە شوێنێک بەتاتەی بەرهەمیە ناوە بە ئاوی قورس ئاوی پیس. ئاوی قورس مەبەستمان ئاوی ئاوەڕۆیە، ئەوەی کە ئەو لەو ناوچەیە ئاوەڕۆ کۆ بێتەوە و ئەم کەسە هاتووە کردوێتی بە جۆگەلێکی دروست کردووە، ئەم جۆگەلەی خستوەتە سەر زەرعاتەکەی خۆی و لێشەوە لە ڕێگەی حەوزێکەوە ئای پەتاتەکەی پێداوە. ئێمە کە زانیاری ئاسایشمان پێگەیشت بوو لیژنەیەکمانی لیژنی عەلوە توانیان بچنە شوێنەکە و دەستگرن بەسەر ئەو پەتاتەی کە ڕنیوێتی و نەمانێشتوە تەنانەت یەک پەتاتەش بخاتە بازاڕەوە. ئەو پەتاتەیە بردومانە بۆ پشکین لە ئەنجای پشینەکەی دەکەوت کە شیای مرۆڤ نییە و نابێ مرۆڤ بیخوات، بۆ ئێمە بڕیانماندا بە تەلەفکردنی ئەو بڕە پەتاتەیە و تێکدانی ئەو کێڵگەیە و هەروەها بڕینی ئەو ئاوەژ ئەو جۆگەلێش و تێکدانی بە هیچ شێوەیەک نەچێتە سەر زراعەتەکەی خۆی. ئاوی قورس وەک جەنابەت پرسیارەکەت کرد بڵێ شوێنێکی مولایمە بۆ گەشەکردنی بەکتریا و بە هۆکارە بۆ گواستنەوەی نەخۆشی. ئەمە بۆیە ڕێنمایی هاوڵاتیانەکەن یا ڕێنمایی جوتیارەکانەکەن کە بێشێ بە ئاوی قورس ئاوی کێڵگەکانیان نەدەن. زۆر باشە کاک دکتۆر، ئەو لێکەوتە خراپە تەندروستیانە چین ئەگەر ئەم جۆرە بەرهەمانە بێنە نێو بازاڕەوە خەڵکی بیان خوادیان بەکاریان بێنێت؟ تەبان ئەگەر بەهاتایە ئەم پەتاتەیە کەوتایەتە بەدەستی هاوڵاتیان یەکێک لەو نەخۆشیانە سەرچوون و ڕشانەوەی احتیمال هەیە چکەن لە پشکنەکە دەرکەوتووە کە ئەو بڵێ ئەو شتە خراپی کەتیایەتی سکچوون و ڕشانەوەی سکچوون و ڕشان و خۆمانەزانین ئەگەر بە شێوەیەکی زۆر بێت لە مرۆڤێکا و نەگاتن نەخۆشخانە یا عیلاجی بۆ نەکرێ احتیمال هەیە ئاو لە گیانی و نەخۆشیان نەمێنێت و نەخۆشە ژیان لە دەست بدات. بەڵێ کاک دکتۆر، ئیشەکەی ئێوە ئیشێکی زۆر گرنگە و تەنانەت دەتوانم بڵم زۆر پیرۆزە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوەیە، تەنانەت پەیوەندی بە ژیانی کە سوکاری خۆشتانەوە هەیە. بەڵام قسەکە لەوەیە ئایا دەبێت چەند کێڵگەی تر هەبێ لە سلێمانی یا لە دەوروبەری سلێمانی لە شار و شارچکەکان لە شوێنەکانی دیکە کە ئەسڵەن پێ نەزانراوە بە ئاوی قورس و ئاوی
ئاوەڕۆکان ئاوەدرێ و بەربوومەکەشی دەتێنێ و بازارەوە یعنی ڕێگە چارە ئێوە لە لیژنەکانی قایم قامێت ڕێگە چارەتان چییە کە دەسەڵات ڕێگری لەمانە بکە یا بەس چاوەڕێن هاوڵاتیەک کەسێک هەواڵدەرێک هەواڵتان پێ بدا کە لە فلانە شوێن فلانە کێڵگە بە ئاوی پیس و ئاوی ئاوڕۆ ئاوی قورس ئاوەدرێت. لەمە دوو سەرچاومان هەیە بۆی کە زانیاریمان پێ بدەن یەکەم هاوڵاتیانە و دەستخۆشییان یەکەین دووەم ئاساییشە بەڕاستی ئاسایش سنوورەکان جێگەی دەستخۆشین چووکە هەست زانیاریەکە بێ بە ئێمە ئێدەن ڕاستی ئێمەش ئەوەی لە توانامانە توانای ئێمەدابێ کردومانە لە هەر شوێنێکیش ئەگەر زانیاریمان پێ بگا ببینین هەر سەوزێ یا میوەیەک هەر شتێک بە ئاوی قورس ئاو بدری ئێمە ڕێگەی پێ نادی وەکەوەی دوێنێ کە بینیتان ئێمە بە هەموو شێوازێک ڕێگەری دیەکەین و نیان بکەوێتە بازاڕ. ئەو کەسانەی کە هەڵ دەستن بەم کارە جوتیار بێت یان هەر کەسێکی دیکە بێت دەستگیر دەکرێت یاخود سزایەکی دیاریکرای بۆ دانراوە؟ ئێمە ئەوەی لەسەرمانە بەرامەکەی بۆ تەلەفەکەین و خۆشی ڕوبەڕووی ڕێکاری یاساییەکەینەوە. بەڵێ کاک دکتۆر پرسیارەکەکەم حەزەکەم بەڕاشکاوی جەنابەت وەڵام بیتەوە چکە وەک گوتم هەم کارەکەی ئێوە پیرۆزە هەم پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە هەیە تا چەند ئەم بابەتەی سەوزە و میوە بێ یان هەر بابەتێکی دیکە بێ کە لە لیژنەکانی ئێوە دەرناچێت جەنابتان وەکو با بڵێن نوێنەری تەندروستی ئەپروڤی بابەتێک ناکەن ینی دەرناچێت لە تاقیکردنەوەکانیەوە تا چەند چاوپۆشی لێ ئەکرێ یەک یان ئەگەر شوێنەکە شوێنێکی گەورە و با بڵێن بەناوبانگ بێ تا چەند بەرپرسانی حیزبی و حکومی تەداخولەکەن بۆ ئەوەی کە وەکو بڵێ چاوپۆشێک لەو ئیشەکەن ئەم جارە بڕوات و بۆ جارێکی تر دووبارە نەبێتەوە. وڵای ئەتوانم ئێستا شایەتی بم بۆ جەنابەت و یەکەم بۆ خوا دووەم بۆ جەنابەت و بۆ بینەرانیش تا ئێستا یەک کەس یەک تاقە کەس تەکلیفی ئەوەی نەکردووە ئەگەر خواردنێ ئەگەر شتێک لە فەسادە نەچوو بێت بڵێ چاوپۆشی لێ بکەن هەر خواردنێک خواردنەوەیە کە ئێمە گومانی لێ بکەین بەدەر لە میوە و لەمەی بابەتەی دوێنێ ئێمە لیژنەمان هەیە هەر حەزەکەم باسی ئەوش بکەم لیژنەکانی ئێمە لە چواری بەیانیەوە بە لیژنەی غاز دەست بێتە هەتا لیژنەی ڕێستۆران کە لە درنگانێکی شەو تەواو بێت لە هەر شوێنێکە ئێمە تەوان دوو جۆر پشکنینمان هەیە ئێمە پشکنی فیزیاییمان هەیە ئەوەی کە خۆمان ئەتوانین لە شوێنەکەدا جەنابیش دەتوانین لە شوێنەکەدا یا لە ماڵی خۆدا ئەگەر بابەتێکە دەبێ خواردنیا خواردنەوەیە کە ڕەنگ و بۆن و تابی تێک چوە توانی تەلەفیکەی پشکنینی دۆمانەیە پشکنی مختبەری پێوترێت کە ئێمە گومانمان لە خواردنیەکە بێت ئێمە بین بۆ پشکنی بۆ مختبەر هەر خواردنەوە یا خواردنەوەیە کە بە نەشیا و هات بێت ئێمە تەلەفمان کردووە و هەرچیکیش بە شیا و هاتی بێتەوەی ئێمە تەسیمی خاوەنەکەیمان کردووە بە ئەمانەتەوە نەمانێشتوە زەرەر بکات چونکە ئەوەی کە وتم شیاو بێ ئەبێ بدرێتەوە بە خاوەنەکەی ئەوە نێشیاو بێت ئێمە تەلەفیەکەین وەکو باسی کرد شایەتی ئەدەم تا ئێستا یەک کەس تەکلیفی ئەوەی نەکردووە ئەگەر خواردنی یا خواردنەوەیەک چونکە ئەمە بەڕاستی پەیوەندی بە سەحەتی هەمومانەوە هەیە بە خۆشمەوە بە مناڵەکانی خۆشمەوە ئەجا بە هاوڵاتیانەوە من ئەسڵەن ئێمە وەکو لیژنەی باڵا و بەڕێز جەنابی قایمقام بە هیچ شێوەیە قبولی ئەوەمان نییە کە خواردنێک شیاو نەبێت و بیگێڕنەوە بۆ هاوڵاتێک. بەڵێ کاک دکتۆر بەدەر لەم بابەتە ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان وەک لە چەند ڕۆژی ڕابردووشدا کۆمەڵ ڕێنمایی بڵاو کرایەوە کە هەتا بکرێت هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە خواردنی شەقامەکان لەم وەرزی گەرمایەدا حتمەن دواتر لەوانەیە شتێکی ئاسایی بێت تا چەند گرنگە هاوڵاتیان ئەو ڕێنمایانەی کە لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە یاخود پزیشکێکەوە دەدرێت وی کە تەندروستێکی باشی هەبێت جێبەجێ بکرێت. ئێمە هەمیشە ڕێنمایی هاوڵاتیانمان کردووە بە ئەو خواردن و خواردنەوانی کە لەسەر عربانەکان یا دەستگێڕەکانن بە دوور بنلی چونکە بەڕاستی ئەوانە عربانەیەک ئەمڕۆ لێرە لەبانی لە شوێنی ترە نازانین ئەو خواردن چۆن ئامادەکە بەڕاستی ئێمە ئەمانوێت دوورکەونەوە لەوە و بە تایبەتیش لەم وەرزەی ئێستادا کە وەرزێکی گەرمایە خواردن بە مدەتێکی کەم بە کاتێکی کەم خراپە بێ خۆیان بە دوور بگرن بۆ ئەوەی لە سکچون و ڕشانەوە و لە ئەو نەخۆشیە باوانی کە هەیە بە دوور بن. بەڵێ کاک دکتۆر خۆ دەزانی ئێستا وەرزی گەرمای و پلەکانی گەرما زۆر زۆر بەرزن و تااقەت پڕووکێنن لەوە ئەچێت تەنها ڕێنمایی کە کەمتەرخەمیتان نەکردو ئێوە لەوەیە یان سەردانیکردنیشتان بۆ شوێنەکان هێشتا ڕێگر نەبوو بێ لێ زۆرێک لە دوکان و لە مارکێت و دوکانی لاکۆڵانەکان هەن
کە شلەمەنیەکان وەکو ئاو و شەربەت و ساردی و خواردنەوە گازیەکان یان تەنانەت ناسکترین شت کە هێلکەیە کە ئەبێ لە پلەیەکی گەرمی خۆدەزانی تایبەتە هەڵبگیرە خاستن لەم وەرزە گەرمەیە بەڵام ئەبینی لە ڕەفەی دوکانەکەیە یان ئاو شلەمەنیەکان لەبەر هەتاون لە دەرەوە هەتاو لێ ئەدا ئەو تیشکی خۆرە لێ ئەدا یا ژوورەوە دوکانەکە وەکو پێویست فێنک نییە بەڵام تەبەقی هێلکەکان لەوێ دانراون ئێوە ڕێنماییتان چییە یا ئێوە ئیجراءاتان چیە بۆ ئەم دوکان و مارکێتانە؟ ئێمە هەموو ساڵێک لە کاتی هاتنی گەرمادا ئێمە ڕێنمایی ئەدەین بە لە ڕێی پەیجی قایمقامێتەوە و لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە ڕێنمایی ئەدەین بە شوێنکارەکان بە مارکێتەکان بۆ شوێنانی کە خواردنەوە فرۆشن بە هیچ شێوێ نابێ ئەو بابەتانی کە باست کرد لە دەرەوەی مارکێتەکە بێ پێویستە لە ژوورەوە بێت و یا شوێنێکی بۆ تەرخانکە کە فێنەکەرەوەی بۆ دانی کە پلەی گەرمی لە 20 بۆ تا 25 پلە تێر نەپەڕێت ئەوە ئاساییەوە بە نیسبەت هێلکەوشیشەوە بێ شوێنەکەی فێنک بێت و ئەو هەر شوێنێکیش پابەندی و ڕێنمایە نەبوو بێت لە دوای ئاگادارکردنەوەکەی ئێمە ئیجراعاتمان لەگەڵا کردووە. بەڵێ کاک دکتۆر ئەندامانی لیژنەکانی ئێوە بەشی ئەوەندە ئەکا لە شارێکی گەوری وەکو سلێمانی ئەنی تۆ بەدەر لە قەزا و ناحێ گوندەکان کەەوە ئیشی ئێوە نیە هەر تەنها سنتەری شاری سلێمانی ئەم هەموو بازار و مارکێت و دوکانی لا کۆڵانە هەر بەڕازی و فریاکەون سەردانی ئەم هەموو کوچە و کۆڵانە بکەن؟ ئێمە نزیکی 46 لیژنەمانەیە کە لە هەموو بوارەکاندا کاری خۆیانەکەنەوەی پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە هەبێ ئەوان کاری لەسەرەکەن حەدە ئیمکان ئێمە توانیومانە حتا حدێکی زۆر باش کۆنتترۆلی هەموو بازار و شوێنەکان بکەین خۆشمان وەکو لیژنەی باڵا ئێمە بڕیان لەسەر سەرپێچەکانە دین ڕۆژانە پێویست بکات ئێمەش دەرەچین شەوی هەبوو ئێمە سەعاتێکی شەو ڕۆژێنێتەوە شەوی هەبوو سەعات بڕات هەبێ سەعات 4:30 گەشتونێتە ماڵەوە سەعاتی خەوتونی هاتوونێتەوە بۆ دەوام یعنی حەدە ئیمکانەوەی کە لە توانای ئێمەدا بوو بێ قسووریمان نەکردووە و تا حدێکی زۆر باشی کۆنتترۆلمان کردووە ئەتوانێت خەڵک شایەتی ئەوش بدات جەنابی شاوەکو ڕاگەیانکار ئەتوانن بە دوواداچوونی بکەن و شایەتی و حاڵەتە بدەن. کاک دکتۆر تا چەند گرنگە هاوڵاتیان بۆ ژمارە تەلەفۆنانی کە ئێوە داتانناوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجەکەتان پێم وابێت ئەمیشە بەردەوامدانراوە خۆشتان هەمیشە بڵاوی دەکەنەوە ئەو ژمارانەیان لابێت لە حاڵەتێکی نەخوازراودا لە ڕێستۆرانتێ لە شوێنێک دەبینێت کە خواردنێکی ناتەندروست هەیە پەیوەندی بە ئێوە بکات و ئێوە زۆر بەزوویی بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بچێت و وشیاری هاوڵاتیان ئەوەندە گرنگ بێت کە بتوان بە خێرایی پەیوەندی بە ئێوە بکات. ئێمە خەتێکی کراوەمان هەیە 0 بەدەر لەوەش پیجەکەشمانێ پیجی قایمقامێت هەر هاوڵاتیەک بێ سکاڵا بکە ئێمە بە ڕۆژانە چەندین سکاڵا وەرەگرین لە ڕێ و تەلەفۆنەوە کە بۆمانێەوە تەلەفۆنی شخصی خۆشمان وەکو کەسی لە لای زۆر کەسەیە زۆر جار هەیە سکاڵاکە بۆ تەلەفۆنی شخصی خۆمانەکرێ لایەن هاوڵاتیانەوە یعنی بەڕاستی وەکو پێشووتریش باسم کرد هاوڵاتیان مەزدەرێکی زۆر باشی ئێمە بۆ پێدانی زانیاری کە لە هەر شوێنێک سەرپێچی هەبێ ئێمە لە هەر شوێنێکە سەرپێچی هەبوو بێ یا تەلەفۆنیان بۆ کردبێتین پەیوەندیان پێوە کردبێتین کە کێشەیەک هەیە کێشەیەکی تەندروستی هەیە ڤێتەنەری هەیە کێشەی مۆلیدە هەیە چکە هەر تەندروستیش نییە ئێمە مۆلیدەمانەیە سوتەمەنیمانەیە هەتا دوایی وەکو باسم کرد 46 دیزنەیە ئێمە بە دوواداچوون بۆ هەموو ئەو کێشانەکەین ئەگەر کێشەکە وابێت ئێمە پسوڵی سەرپێچی بۆ ئەەکەین و ئیجراعات لەگەڵ و کەسایەکەن ئەگەر واش نەبێ ئەتیادی ئێمە سەردانیی ڕۆتینی خۆمان کردو و یێنە دەرەوە. باش کاکتۆر وەک دوا پرسیار تا چەند منێکی هاوڵاتی خۆ دەزانی لە هەرێمی کوردستان ئێستا بە ناشکولی نەبێ هەر کەسێک ڕاستە بێتەوە چەکێکی پێ و چی بێ ئەیکوژێت و وەک بەرزەکی بانانیش بۆی دەرەچێت تا چەند منی هاوڵاتی کاتێک لە ڕێستۆرانتێک لە دوکانێک لە مارکێتێک شتێک ئەبینم کە لەوە چێک گومانمە بێ ناتەندروست بێ بمێ پەیوەندی بکەم بە لیژنەکانی ئێوەوە بە ژمارە تەلەفۆنەکان تا چەند ئەم کەسە ئەم هاوڵاتیە ناوی پارێزراوە ژمارە تەلەفۆنەکەی پارێزراوە و تووشی گرفت نابێت دوایی لەگەڵ خاوەنکارەکە و لەگەڵ مارکێتەکە و لەگەڵ شوێنەکەیە. ئێمە و کەسەی کە پەیوەندیمان پێوەکە ناو ژمارەی تەلەفۆن هەموو شتێکی پارێزراوە لای ئێمە بە هیچ شێوەیەک هیچ کەسێک ڕوبەڕووی
ئەو کەسە ناکەینەوە کە سکاڵای لێکە یا ئەو شوێنە ناکەینەوە کە سکاڵای لێکاوە بە دڵنیاییەوە دڵنیا بن هاوڵاتیان هیچ کەسی ڕوبڕوو ناکەینەوە توانن بە ئیسلاحەتی خۆیان سکاڵەکان بگەێنن وەکو باسیشم کرد ئێمە بە دوواداچوو بۆ مسکاڵایەکەین ئەگەر وابی ئیجراعاتی خۆمانەکەین ئەگەر واژ نەبێت ئەتیاتی پشکنینێکی خۆمانەکەین وینە دەرەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئازاد نەبی نوێنەری تەندروستی لە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی سوپاس کە ئەم دەرفەتت بێ بەخشی بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابوویت.